کێبڕکێی کاندیدانی هەردوو پارتی کۆماری دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا گەڕموگرتر بووە و ڕۆژە دوای ڕۆژیش جیاوازی دەنگە بەدەسهاتوەکانی کاندیدەکانیان لە هەڵبژاردنە بەرایەکاندا زیاتر لە یەکتر نزیک دەبنەوە. تێد کروس لە پارتی کۆماریەکان توانی لە هەڵبژاردنە بەرایەکانی سەرۆکایەتی ئەمریکادا لە ویلایەتی ویسکۆنسن بە بەدەستهێنانی زیاتر لە 48% دەنگەکان سەرکەوتن بەسەر دۆناڵد ترەمپدا بەدەست بهێنێت کە تەنها لە 35% دەنگەکانی بەدەستهێنا بوو. ئەنجامەکەش ترەمپی تووڕە کرد و حیزبەکەشی بۆ تۆمەتبار کرد کە دەیەوێت لە ڕێگەی ساختەکاریەوە شکستی پێبهێنن. لە دیموکراتەکانیش بێرنی ساندرس کاندیدی دیموکراتەکان لە ویلایەتی ویسکۆنسن زیاتر لە 56% دەنگەکان و هیلاری کلینتۆنیش لە 43% دەنگەکانیان بەدەستهێنا. لەو چوارچێوەیەدا بێرنی ساندرس ڕایگەیان ڕاپرسیەکان ئەوە دەسەلمێنن کە لە هیلاری کلینتۆن بەتواناترە تا بتوانێت ڕوبەڕووی دۆناڵد ترەمپ ببێتەوە. وتیشی نوێنەرەکانی حیزبەکەی پێیان باشە پشتگیری لە کلینتۆن بکەن و بۆ هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا کاندیدی بکەن، بەڵام خواستی نوێنەرەکان بەوەی ترەمپ نەگات بە کورسی دەسەڵات پاڵیان پێوە دەنێت ئەو لە بری کلینتۆن کاندید بکەن. ساندرس وتیشی لە کۆی 7 سەرکەوتن 6 سەرکەوتنی یەک لە دوایەکی بەدەستهێناوە. وتیشی لە ویلایەتی ویسکۆنسن سەرکەوتوو بووە و ئەگەر لە ویلایەتی نیویۆرکیش سەرکەوتن بەدەست بهێنێت ئەوە کلینتۆن لە پێگەی سەرێکی سیاسی خۆیدا شکست دەهێنێت. لەگەڵ ئەوەشدا کلینتۆن لە پێشەنگی دیموکراتەکاندایە و تا ئێستا لە 18 ویلایەتدا سەرکەوتنی بەدەستهێناوە لە کاتێکدا ساندرس تەنها لە 15 ویلایەت براوە بووە. هەروە ئەو سیستەمەی لە ویلایەتی ویسکۆنسن پەیڕەو دەکرێت ڕێژەییە، واتە نوێنەرانی ویلایەتەکە کە ژمارەیان 86 نوێنەرە بەپێی ڕێژەی ئەو دەنگانی کە ساندرس و کلینتۆن بەدەستیان هێناون دابەش دەکرێن کە ئەوەش کاریگەری دۆڕاندنی کلینتۆن لە ویلایەتەکە کەمتر دەکاتەوە. بڕیاریشە 19 ئەم مانگە لە شاری نیویۆرک هەڵبژاردنێکی بەرایی ئەنجام درێت و کە پێدەچێت یەکلاکەرەوە بێت بۆ دیاریکردنی کاندیدی دیموکراتەکان بەر لە کۆنگرەی نوێنەرانی حیزبەکە لە تەموزی داهاتوودا. ئەگەرچی تا ئێستا ترەمپ لە لیستی پێشەوەی براوەکانی هەڵبژاردنە بەرایەکانی حیزبەکەیدایە، بەڵام لایەنگرەکانی ترسی ئەوەیان هەیە ترەمپ نەتوانێت دەنگی پێویست کۆ بکاتەوە تا بەهۆیەوە نوێنەرایەتی حیزبەکەی بکات لە هەڵبژاردنەکاندا. ئەوە جگەلەوەی کە سەرکردەکانی ناو پارتی کۆماری لە دژی ترەمپ پشتیوانی لە تێد کروس دەکەن. کاروان شێخ موحسین NRT. Either before Cleveland or at the convention in Cleveland.